بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارم گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بێت. ئازیزان و خۆشەویستان، هاتوونیتەوە خزمەتتان بۆ ئەڵخەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ژیانەوە. لە ڕۆژانی ڕابردوو شایەت حاڵی دوو ڕووداوی قیزەوەنی دیکەی هێزە ئینتیزامیەکان و گەشتی ئێرشاد لە تاران و دەماوەند بووین. یەکەمیان لێدان و ڕاکێشی کچێکی تەمەند 14 ساڵ کە بوو بەهۆی برینداربوونی ئەو کچە جێگەی ئاماژەیە کە بڵێم بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی ئەو ڕژیمە زیاتر زەختی خستوەتە سەر کچانی خوێندکار و کچانیش هیچ کات مەیدانی خەبات و تێکۆشانیان بە هەموو ئەو فشارانەوە چۆڵ نەکردووە. و دووهەمینیان ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ لە بڵاوبوونەوەی گرتەوەی دوێک سەبارەت بە هەڵسوکەوتی هێزە ئینتیزامیەکان لە دژی تازەلاوێکی ئەفغانستانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەڵاوکرایەوە بووین. هەروە کە دەزانین زیاتر لە 6 تا 7 میلیۆن پەنابەری ئەفغانستانی لە شارە جۆرا و جۆرەکانی ئێران دەژین کە زۆربەی هەرە زۆریان کرێکار و زەحمەتکێشی ئەو وڵاتەن و لەبەر دەستەنگی و لاوازی بارودۆخی ژیانیان پەنایان بردووەتە وڵاتی ئێران و ژیانی خێزانیان پێکهێناوە. بە حیساب ئەگەر چاوێک لە شوێنی ژیانیان بکەین زۆربەی منداڵانیان لە شوێنی دوورکەوتەوە وەک دارستانەکان، گاراژەکان، مۆڕداری، ژێرزەوینەکان و بانماڵەکان، کورە پەسخانەکان، داربڕی و بەردبڕی یان سەرقاڵی کۆکردنەوەی زبڵن بۆ مافیاکانی شارەزاری. نا ڕوبەڕووبوونەوە لە گەشتی ئێرشاد لەگەڵ کچان بۆ یەکەم جارە و نا ئەشکەنجەی منداڵانی ئەفغانستانیش. کاتێ لەگەڵ ئەم دوو کاردانەوە ڕوبەڕوو دەبینەوە دەزانین ئەم ڕژیمە تەنانەت چۆن بێبەزەیانە لەگەڵ لاواندا هەڵسوکەوتیان هەیە، تازە لاوانێک کە لە هەموو مافە سەرەتاییەکانیان بێبەش کراون. سەبارەت بەم دوو ڕووداوە داوامان کردووە لە دوو میوانی خۆشەویست بێن و وەڵامی چەند پرسیارمان بدەنەوە. کاک وریای ئەحمەدی کارناسی بەرنامەکە و مامۆستا سانان و هەروەها هونەرمەند و ئەندامی حزبی کۆمۆنیستی ئێران، هەردوو لا زۆر بەخێر بن. زۆر سپاسان دەکەم. ماندوو نەبن. ڕێز سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویست تەلەڤیزیۆن. کاک سانان ئێوەش بەخێر بن. زۆر سپاس، سڵاو بۆ ئێوە و بۆ هەموو کارمەندانی کۆمەڵە تێڤی، هەروەها بۆ بینەران و هەروەها بۆ کاوریای بەڕێزیش. کاک سانان دەستپێک گەرەکمە ئێوە ئەوڵ پرسیارمان پێ بدەنەوە سەبارەت بە کاردانەوەی گەشتی ئێرشاد لەگەڵ کچێکی تازەلاو. دەمەوێت ئەومان بۆ باسکەیت کە جگەل لە هێزە ئەمنیەتیەکان کچان لە مەدرسەکاندا هەر لە سەرەتای دەستپێکی خوێندنیان تا قۆناغی ناوەندی و دواناوەندی تووشی چه هەڵاوردنێک دەبن؟ ڕاستیەکەی بۆ وەڵامدانەوە بۆ پرسیارە من پێم باشە تۆزێ بگەڕێمەوە دواتر لە دەستپێکی دروستبوونی حکوومەتی جمهوری ئیسلامی بەرەو ئەم بە زۆر بە مختصری ئیشارەی بکەم. زمانی جمهوری ئیسلامی هاتە سەرکار تەلاشی کرد لە مەدرسەگە لە نیروی نظامی جەمە کاتەوە کە من کلاس ئەوە ڕانمای بووم ساڵ 1359 هاتنە ناو مەدرسەکەمان و تەلاشیان کرد لە تۆ مەدرسەکە مەسەڵەن شتێک لە حدود 50 نەفەر جەمەکەن و بیانێنە ژێر تعلیم ئاموزش نظامی هەر لە ناو مەدرسەکە لە مەسەڵەن دوایینی مەڕۆی مەدرسەکانە کە تەحتێڵ ئەبوو. ئەو تەلاشەی جمهوری ئیسلامی بوو بەهۆی ئەوەی کە نەهایەتەن لە شەڕ ئێران و عێراقا مەجموعەی مناڵیان تانی بۆنە ناو جبهەکان جەم و لیان استفادە بکەن لە شەڕ لەگەڵ عێراقا. ئەو مناڵگەلە فرەیان لە شەڕەکانە کوژیان و بەشێکیان ئەسیر بوون و بەرحاڵەوەی کە چە بەسەریانە هات دواتر ئەو بمانێت. بەڵام تەلاش جمهوری ئیسلامی هەر لە دەستپێکەوە ئەوە بووگە کە مەدرسەگەل بە جۆرێک لە جۆرەکان بیکاتە وەک پادگان، یعنی بە پادگانی کردنی مەراکزی ئاموزشی. هاوکار لەگەڵ ئەوە قەزیە خاهەرانە زەینەبیان خستە ڕێگا. بەرەبەرە ئەم قەزیە لە دوای قەزیە جبهە و جەم ئەوانە هەرچێ هات بەرەو ئەملا شتگەلتری پێ ئیزافە بوو. مەسەڵەن بۆ مناڵگەل کلاس 3 ئیبتدایی شتێکیان هاورد بە ناو جەشنە تەکلیف. جەشنە تەکلیف معنیەکەی وەسە مناڵی کەنیشکی کلاس 3
بەستن بلوغ گەیە و بەستن شەرعی گەیە و ئەشێ نوێژ بخوێنێت و لەو سنەوە ئەتوانێت ازدواجیش بکات. حتا دووبارە ئیسفادەکردن لە مناڵگەل لە تەزاوراتگەلێکەوە خەڵک بە حاڵەت عادی ناچوون مەدرسەکانیان بە ئیجبار ئەبردە ناو تەزاوراتەکە. مەسەڵەن لە زمان ئەحمەدی نژادا مەسەلەی ئێنەرژی هەستەییان خستە دەم مناڵگەل، دەم هەر مناڵێک دەکردەوە ئەوەی ئێنەرژی هەستەیی حەق مسەلەم ئێمە سو فڵان مەمانە. تا ئیسا تا هاتم مەسەلەی قاسم سلێمانی و ئیسا شتێکیان دروست کردە بەناو مەکتەبە قاسم. دووبارە مەسەڵەن لە ناو کتێوگەل دەرسیە کە قەبلەن مەسەڵەن مەتاڵبێکی باش و ئاموزەندەیت یا بوو ئیسا مەسەڵەن شعر کاورای بەسیجی کە لە سووریا کوژیاگە شعرێکیان بۆ ئەو نووسیگە و لە ناو کتێوە دەرسیەکانە ئیستفادەی لێەکەن. تاتێ بەرە تەفکیک جنسیەتی هەر لە دەستپێکە کوڕ و کەنیشکیان لە یەک جیا کردو لە مەدرسەکانە، حتا لە کتێوەکانیانە قەبلەن کتێوەکان گشتی یەکسان بوو بۆ مناڵگەل، بەڵام ئیسا کتێ و کەنیشکەکان بە جۆرێتر تەڕاحیە کردیەکە لە ئێرانە بە ناو تەفکیک جنسیەتی ناوی لێ ئەوەن. لە هەر لە مناڵیەوە تەلاشەکەن بە کەنیشکل بێژن کە ئێوە زەعیفن. لە مناڵیەوە تەلاشەکریە لەم شوێنگەلا کە بەناو مەدرسە هەست بێژن بە کەنیشکل کە ئێوە دەرەجە دوون بە نسبەت کوڕگەلەوە. جامعەیەکی پیاک سالارە، مەرد سالارە. تا ئەم خەزیە هات تا مەسەڵەن ئەگەیت بە ئەوەی کە سرود سەلام فەرماندە دروستەکەن و مناڵگەل وادارەکەن لە مەدرسەکانە ئەو سرودە بخوێننەوە ئیسا بە چه کەیفیەتێکەوەوانە ئەوشە بمانێت. مەسەڵەن هەمزەمان تەکەوە ژنگەلێک کە لە نەزەر علمی و ئینسانگەلێکی بەرجەستە بوون لە ناو جامعە هیچ وەخت ناوێکیان لێ نابری. مەسەڵەن ناژن ئێمە ژنێکیشمانە وەک مەریەم میرزاخانی مەسەڵەن یا کەسانی وەک ئەو. نەهایەتەن گەرێک من بێژم مەترسی لە مەدرسەکانە بۆ سەر کەنیشکەل ئەوەی کە ئاموزش ئیدئۆلۆژیکە مەدرسەکان حاڵەت پادگانی هەست، هەمیشە حجاب ئیجباریە، دین ئیجباریە، حتا عدەم وجود عداڵەت ئاموزشی، یانە ئاموزشیەکی یەکسان نییە بەڕاستی. ئەنواع ئەقسام تەبعیزگەل هەست و لە نەهایەتە ئەوەی کە تەلاش بکرێت بە کەنیشکەل هەر لە مناڵیەوە بێژن ئێوە دەرەجە دوون بە نسبەت کوڕگەلەوە. زۆر سپاس کاک سانانگیان، تێمە وڵات زۆر باشە. هەروەها کە لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەم پێکرد کاک وریا، منداڵان لە ئێران و ئەفغانستان یەکێکن لە بێبەشکراوانی کۆمەڵگای سەرمایەجاری. سەرەتا پێم خۆشە ئەوەمان بۆ باسکەی بۆچی کۆماری ئیسلامی دەستی دایە گەڕانەوەی پەنابەرانی ئەفغانستانی ئەم ماوەیان زۆرتر زەقی کردوێتەوە. بەزانیت چۆن ئەوڵان بەڕاستی خۆشحاڵم لەگەڵ کاکسانان لەم بەرنامە بەشدارین بەیەکە و دەستان خۆش بێ. من لەسەر مەسئلەی پەدیدەی ئەفغانی بوون لە ئێرانە بەرحاڵ جمهوری ئیسلامی ئێمە ئەشیاوا تواشەکەین حکوومەتێکی وەحشی سەرمایەدارانەی بێشەرمی ئەمڕۆوە کە هەمیشە دایم لە قشی زەعیفی ناو کۆمەڵگا ئەو جۆرە کە پێ ئەکرێت ئیسفاداکە، یعنی ئەو جۆرەی کە پێ ئەکرێ مەسەڵەن جمهوری ئیسلامی خۆتان زانن مناڵی ژێر 10 ساڵی ئەفغانی وەکو جەنایەتکار ئەتوانێت بە قەڵەم بات. بەرحاڵ نوک حملەی جمهوری ئیسلامی بەڕاستی بە پەدیدەی ئەفغانی بوونەکە نییە، بە پەدیدەی زەعیفتر ناو کۆمەڵگایە، یعنی قشر زەعیف ناو کۆمەڵگا ئەگەر تماشا بکەی ئاسانترە بۆ جمهوری ئیسلامی حملەی پێکات تا قشتێکی قەویتر. بۆیە ئەم حکوومەتە سەرمایەدارە وەحشیانەوە بە تایبەت جەبهەی مەسەبیی پێدرریە وەکو جمهوری ئیسلامی هەمیشە دایم لە هیچ کارێکیان پێ نەکرێ زەعیفترین هەڵقەی ناو کۆمەڵگا پێیاکەن و ئەو جۆرەوە حەزەکەن حملەی پێکەن، ئەملا ئەولای پێکەن، ئیسفادەی تەبلیغاتیان لێ ئەەکەن. جمهوری ئیسلامی بە نەزەر من عالم شرایطە وا خەریکی نیمە قساکەین شاید حربەیەک بێ بۆی بۆ ئەوە بتوانێت زێن ئینسانەکان ناو کۆمەڵگا متەوەجێ چتایە کات کە زۆرتر متەوەجێ مەسەڵەن ئەشکالات و زەعف و کەم و کۆڕی و ناتەوانی خودی جمهوری ئیسلامی نەبێت.
بۆیە شاید ئستفادەیەکی تاکتیکیە ئالەم ئانا جمهوری ئیسلامی ئەیکات لەو کارە ئەگەر نە مەسەڵەن نردنەوەی پەنابەری ئەفغانی بۆ ئەفغانستان دووبارە مەسەڵەن چ مشکلێکی سیاسی ئەم حکوومەتە توانی حەلکات لە حاڵە هاتوچووی مردم ئەفغانستانیش بۆ ئێران خۆ دەشارەت کرد لە ئەوڵۆ کە حاڵ جامعایکی چەند ملیۆنی لە ئێرانە هاتوچووکردن هەروە ئاسانە یعنی وەها نییە جەمعێکە نێرێتەوە ئەو دێ دووارە لەم لاو جەمعێکی تێنەوە ئەم دێ و خودی ئەفغانیەکان زۆرێکیان ئەگەر پێیان بکری بەڕاستی حتا ئاچنەوە چونکو لە ئێرانە زۆر تاقیریانەکەن یعنی حتا لە زۆر شوێنە وەکو یەهودیەکان قەدیم چۆن لە ئالمانە بەرخوردیان پێکەن یعنی ئەفغانی بوون بکە لە ئێرانە ئەفغانی بیت و ژیانکەیت واقعاً شتێکی ئاسان نییە هەر لەبەرەوە بە نەزەر من جمهوری ئیسلامی ئیسفادێکی تاکتیکیە کات بۆ ئەوەی کە شتێکی تەبلیغاتی لەو جەنجاڵێکی تەبلیغاتی لەو ناوە دروست کات کە مەسائلی عەسڵیتر تەحت شوعاع قرار بات کە بە نەزەر من موافق نابێت. تەخێخەن دواتریش کاک وریا تێمەوە سەر بابەتی بەرنامەکە کاک سانان بۆچی کۆماری ئیسلامی زەختی زۆرتریان خستوەتە سەر کچان مەبەستی سەرەکی ئەم سیاسەتە چییە؟ هەڵاواردنی ڕەگەزی بۆ سەر کچان تا چە ڕادەیەک دەتوانێت کاریگەری لەسەر خوێندنیان و باری دەرونیان زانێت؟ هەروەکە زانین ژنگەل و کەنیشکەل لە هەموو جەوامعی دنیا نیوەی کۆمەڵگان و لە ئێرانیشا طبقی ئامارێکەوە خودی حکوومەت منتەشریەکە جەمعیەتی ژنان لە ئێرانە فرەترە لە پیاوان هەر ئەو شتاتانین لە ناو دانشگاکانە ببینین کەنیشکەلێکە دانیشتجوون تعدادیان زۆرترە لە کۆرگەلێکەوە دانیشتون لە ئێران لە ئێرانە ژنگەلێکمان هەست کە سەرپەرستی خانەوادەن یعنی ئەو شتێکە لە سوالە قبلیەکە کە کردان وتمان کە ژنیان و کەنیشکیان هەمیشەدا فێر کردگە کە ئێوە دەرەجە دوو بن ولی وەختێ ژنێک ئەوێتە سەرپەرستی خانەوادە خۆت بە خۆت شەهروەندێکە هەر وەکو پیاوێکە کە خەریکە ژیانی خانەوادێک ئەواتە ڕێگەوە فرێک لە کەنیشکەل و ژنگەلێک جوان لە ئێرانە تەمایلێکیان بە ئزدواجکردن نییە چۆن کرد ئایندەیەکی ڕۆشن لە ئزدواجکردنە متەسەور نین بۆ خۆیان کەنیشکەلێک و ژنگەلێکە لە ئێرانە متاڵەبەگەرن بە ئاسانی تەسلیم ناون لە ئیمڕۆوە لە مقابڵ نیروگەل نظامیە و ئەوێسن لە مقابڵ گەشت ئێرشادە و ئەوێسن لە کولاتان بژین نافەرمانیگەلێکی زۆر لە ناو جامعای ئێرانە ئەوێنین لە لابردنی حجابی ئیجباری لە ساڵگەل گوزەشتا هەمیشە مادی کەنیشکەلێکە ڕووسەریەکەیان ئەکردە قەودارێکەوە وەچوانە بان بەرزایک ئەویسیان خۆ ئەیانزانی حتمما تێن ئەیشیان گرن بەڵام ئەیان کرد ئەو کارگەلە ئەمانم مەعیارگەلێکەوە جمهوری ئیسلامی بۆ خۆی داینی ئاگە لە 35 ساڵ گوزەشتا بەنسبەت ژنگەلەوە ئەو شتێک چەند مۆردێکە فرەت کۆتا من عەرزم کرد ئەوانە گشتی خلاف ئەو شتەسەوە جمهوری ئیسلامی گەرەیکە ژنگە ئەشێ دەرەجە دوو بێت پەس ئەشێ لە ماڵەوە بێت ژن ئەشێ دەرەجە دوو بێت لازم نییە دانیشتوو بێت لازم نییە محەسڵ بێت ژن ناوێت چارشێوەکەی لابووە ناوێت ڕووسەریەکەی لابووە ژنگەل لە ئیمڕۆی ئێرانە ئەتانی بژین لە سەتحێکی گوستەردا لە ناو جامعە مخالفی ئەم چگەلنەکە جمهوری ئیسلامی بە درێژایی ئەم گشتە ساڵە کاری بۆی کردگە هەروە هاتینەوە ئەوێنین لە جەریان ئینقلاب ژینا کەنیشکەل و ژنگەل چەندین نەخشە بەرجەستەیەکیان بوو بەڕاستی مناڵگەلێکە 13-14 ساڵیان بوو لە ناو مەدرسەگەلە عەکسەکان خومینی و خامنەییان ئەخستە خوارەوە و بە پاشوانە ملیە یا مناڵگەلێکە کەنیشکەلێکە قژەکان خۆیانیان بە عنوان ئیعتراز یەکی لە نمادگەلی ئیعتراز لە جنبشی ژیان ئازادیە ئەقرتان و فڵیان ئەدا بەرحاڵ گەرەکمەوە بێژم ژنگەل وەختێ لە سەتحێکی گوستەردا لە مناڵێکی مەدرسە ئێبتدایی و تا ژنگەل بزرگساڵ گەورە ساڵ لە جامعای ئێران وەختی
لە سەتحێکی گوستەردار نافەرمانی مەدەنی ڕوئات حکوومەت لێ ئەترسێ ئەمە شتێکی زۆر تەبیعیە وینی بە میلیۆنها نەفەر مناڵگەل و ژنگەل و کەنیشکەل لە ئێرانە نافەرمانی مەدەنی ڕۆژانە وە لەحزە بە لەحزە ئەنجام ئەدرێ بۆیە ئەمە ترسێکی گەورەی لە دڵ حکوومەتە دانیاگە کە دوای 45 ساڵ تەبلیغی ئیسلام و حجاب و فلان و ئەو میلیاردها دۆلارە هەزینە کە کریاگە بۆ ئەم قەزیە وێنێ ئەمەڵەن نێتانیگە مؤثر بێت و بەرعەکس جواوی داگەستەوە ژنگەل نافەرمان دەرنەتیجە ترسی هەستی. زۆر سپاس. دواتریش پرسیارێک بوو پێم خۆشە کاکوریا وەڵامیان پرسیارە بداتەوە دواتر تێمە بۆ لات کاکسانان هەر منداڵێک بەتایبەت کاک وریا پەنابەران دەبێت چه ئیمکاناتێکی ڕەفاهیان بۆ دابین بکرێت. کۆماری ئیسلامی لە دوورخستنەوەی منداڵان لە مەدرسە و خوێندن بەگشتی چه قازانجێک دەبات؟ جمهوری ئیسلامی قازانج زۆرە بات هەرچی مردم نائەمنتر بن هەرچی مردم بێ ئیمکاناتتر بن و حتا هەرچێکی زاناییان کەمتر بێت جمهوری ئیسلامی ئەتوانێت سیاسەتەکان خۆی باشتر تەحمیل کاتیان هەرچێکی نەدارتر بن بە شتایەکی چکۆلەتر ئەتوانێت خانەعیان کە ئەمە تەرحەو بۆ چوون جمهوری ئیسلامیە لێ بێمە قسە لەسەر ئەگەر مناڵ بکەین بەحاڵ مناڵ ئەمنیەتی گەرەکە ئەمنیەت خانەوادگی گەرەکە ئەمنیەت اجتماعی گەرەکە ئەمنیەت حقوقی گەرەکە ئەمنیەت ڕفاهی گەرەکە سەعادەتی گەرەکە مناڵ وەختێک تا 5 ساڵگی نوعێک شخصیەتی شکڵە گرێت کە حتا بە نظر من تا 13 و 15 ساڵگی هەر گونە لەتمێک بخوات ئیتر ئەو لە تەماتە عمر هەمڕاهیەکات مناڵ وەکو ساختمانێک وایە کە دروستی کرد ئەو ساختمانە ئەگەر دیوارەکانی محکەم نەوێت ئەگەر ژێر بەناکەی محکەم نەوێت هەرچێکی دیوارەکە ماڵەکە شیک و پێک بێت هەر ئەمن و نائەمنە بۆ بوونەوە ژیان لەسەر ڕفاه و ئەمنیەت و ئەوانە دروستەوێت تۆ وەختێک لە مناڵیەوە لەگەڵ خشونەتی گەورەی دەوڵەتیا ڕوبەڕوو بیتەوە وەختی لە مناڵیە بەناو لە خانەوادەکەت لە ناو خانەوادەکەی خۆتە خانەوادەکەت بترسن وەختی ئەحساسکەی باوکو دایکەکەت و ئەوانەی کە لە تۆ گەورەترن و نمونەن بۆ تۆ پشت و پەنایەکن بۆ تۆ خۆیان ئەترسن و وەحشەتیان هەیە ئیتر حتا وەختێ شاهێت ئەوە بیت بە شەوابین باوکەکەت بە زۆر کەنە کێش بیوەن بۆ زیندان وەختێ شاهێت ئەوە بیت مەسەن دایکەکەت بگیرێ بکەن پیا بیوەن معلوم نییە چەند تەجاوزی پێ بکەن وەختێک وەزیەت ناو جامعەکەت ئەوە بێت کە براکەت یا خۆشەکەت چی بۆ مەدرسە نەزانی تێتەوە یا نایەتەوە تۆ وەختی لە شتایەکی ئاوا ڕوبەڕوو بیتەوە ئیتری من ناتوانین لەسەر سڵامەتی قسە بکەین جامعەیەکی سڵامەت یا ژیانێکی سڵامەت ئەشی بە دوور لە هەر نوع سترێس و ترس و خشونەتێک بێت و لە تەک دانشا ڕوبەڕوو بێت لە تەک ئازادی مطلقا ڕوبەڕوو بێت ئەوانەت تۆ لە تەک شکوفایی ئیستعدادا ڕوبەڕوو بێت لە تەک ئیسفادە لە ئیمکاناتێکی مورد احتیاجی شکوفایی ئیستعدادا ڕوبەڕوو بێت لێخۆ ئەوانە لە ئێرانە تقریبن شاید بۆ قشتێکی کەمی کە وابەستە بە دەوڵەت و ئەوانش تازە هەموویەوە ئەوانە وابەستە بە دەوڵەتن لەم شتە بەرخوردار نین قشتێکی کەم لەوانەیە کە حتا وابەستە بە دەوڵەتن لەمە بەرخوردان باقی کۆمەلگای ئێمە تماشاکەی لە تەک خشونەتێکی گەورەی دەوڵەتیا ڕوبەڕۆیت تۆ وەختێک شاید ئەوە بیر کە هاوساکەت یا براکەت یا باوکت لە منە عامە بکێشن بە دارە وەختی شاید ئەوە بی وەختی تلویزیونەکەیتەوە قسە بکەن داوای کە چۆن مردمیان کێشا بە داراوە چۆن جەمعێکیان جەمەوە کردەوە چەپڵە ڕێزان بکەن بۆ ئەوەی کە کەسێکیان دارا کێشاوە لەناو کۆمەلگاکی ئاوا تۆ گەورە بی یا مناڵ بیت لەگەڵ لەسەر سڵامەتی ناتوانێت قسەکەی بەڵام بە هەر حاڵ مناڵ لەناو ئەوانە هیچ وەختی ناتانێت شکوفایەکی تەبیعی بێت
بۆیە مناڵێکیش کە سەر ڕای هەمووی ئەمانە وایسە عەرزم کرد خودی مناڵەکەیش پەدیدەیەک بێت کە پەدیدەکە مەسەڵەن بەناو ئەفغانیە بێت بەناو ئەوە بێت کە تۆ جز و ئێرە نیت ئەلبەتە من ئەوەم لەبیر چوو ئەو قسە بکەم ئەوەش بۆ مهمە ئەو جیایە دابرین لە قسەکانمانە ئێمە خەڵکی ئێران کرێکارانی ئێران کرێکارانی ئاگاهی ئێران بۆ جۆرە بەرخورد ناکەن بە هاوتەبەقەیەکان خۆیان کارکردین وانە حتا زۆرێکیان زۆر ڕفیقن زۆر هاوکارن بێکەوە و تەشکیل خانەوادادن بێکەوە زۆر هۆشیانە بێکە ئەو شتێک کە من وتم بەرخورد مردم ئێران نییە بە پەدیدێ بە خەڵکی ئەفغانستان لە ئێرانە بەڵکو بەرخوردی دەوڵەتەکە. زۆر سپاس. کاک سەنان ئێوە ئاماژەتان کرد بە پیاوسالاری پێم خۆشەوە بڵین کە ژیانی کچان لە ئێستای سیستمی پیاوسالاری کۆماری ئیسلامی هەر هەمووی مەقاومەت و خۆڕاگریە. جا پرسیارم ئەوەیە کە ئەو هێز و توانایانەی کچان بەو هەموو فشارانەی کۆماری ئیسلامی کە هەیە یەکەمیان زەخستنە سەریان بۆ هاوسەرگیری مەبەستم هاوسەر منداڵیە دومیان تەرک تەحسیڵیانە دەبێت چۆن لەگەڵ ئەم دوو پەدیدە ئەم دوو کردارە ڕوبەڕوو ببنەوە. حکوومەتێکە لە قانون ئەساسیەکەی هاتکە تەحسیڵ ڕایگان ئەڵام ئیمڕۆ ئەوێنین لە حتا لە دوورترین دێهاتەکان ئێرانە شتێک بەناو تەحسیڵ ڕایگان وجودی نییە. حکوومەتێکە وەکو فرێک لە دەوڵەتگەل دنیا کە تێن بانترین بوجەگەل بە ئاموژ و پەروەرشیان اختصاسان لە ئێرانە هەر ساڵ لە بوجێ ئاموژ و پەروەرش کەمەوێتەوە. حکوومەتێکە 5,000 دانە زیاتر لە 5,000 کلاس دەرس کەمبودی هەست. حکوومەتێکە ئیمساڵ کە مەدرسە شرۆح بووگە زیاتر لە ملیۆنی مناڵ کەشە بڕنە مەدرسە نەیانتانیگە بڕنە مەدرسە. فشار بەشێکی بەرحاڵ مەسەلەی بوجە و اقتصادێک حکوومەت گەرەکی نییە بە ئاموژ و پەروەرش بیات. یەکێک لە هەدەفەکانی ئەوەسە کە کەنیشکێل کەمتر بڕنە مەدرسە. گەرەکی کەنیشکێل بنێرێتەوە ماڵ هەر ئەو شتێکە لە قەبلەنیش قسەمان کرد کەنیشکێل دەرەجە دوو بن لە ماڵەوە دانیشن ئەزدواجکەن مناڵیان بێت. حتا بۆ ئەم مەبەستە کە بیواتە بەرەو چووگە بۆ خانەوادەگەلێکە مناڵ سێوەمیان دروستکەن یەکسری مشەوەقیان دانیاگە بۆ خۆیان مەسەڵەن ئێژن هەر ژن و پیاگێکە مناڵ سێوەمەکەیان بێت ماشینیان بە قیمەت کارخانە پێیان یا 150 متر زەوین ئەان پێیان ئەگەر مناڵە سێوەمەکەیان بێت یا مەسەڵەن خانەیەک ماڵێکی سازمانیان پێیان بۆ حمایەت بەناو تەحت ناوە حمایەت لە خانەوادە. ئەمانە گشتی بۆ ئەوەسە کە کەنیشکەل بنێرنەوە بۆ ماڵ ژنگەل خانە نشینکەن. مەسەڵەن تۆ تواشاکە ئیمساڵ زیاتر لە 15 میلیۆن دانش ئاموزمانەست لە ئێرانە. ئەگەر ئەم 15 میلیۆنە سیاسەتگەل جمهوری ئیسلامی بووبەستە باعیسەوەی کە مەسەڵەن ئێژم زیاتر لە 1 میلیۆنی نەتانێ بڕێتە مەدرسە. دروستکردن مەدرسە لە ئیمڕۆی حکوومەتە شتێکی غێرممکنە. تەنیا لە سوورەتێکا جمهوری ئیسلامی ئەتانێ مەدرسە لە سەراسەر ئێرانە لە هەر شوێنێکە مەدرسە اتفاق بێت کەفێت دروست بێت تەنیا لە ڕێگەی خەیرینی مەدرسە سازەوە هەست. یعنی عەمەڵەن بوجەی کە بۆ ئاموژ و پەروەرش تعریف کریاگە ئیمکانە دروستکردن حتا یەک دانە کلاس دەرسی نییە. تازە ئەو چیتگەریشە کەوا مۆجودە مەسەڵەن 4,000 دانە کانێکسیان دانیاگە لە سەراسەر ئێرانە ئەوانیانە بەناو مەدرسە حەساو کردگە کانێکسە. ئەوە مینهای ئەوەسە کە بازم مەدرسەگەل ئەژن پێ کەپەر یا مەدارسە درەختی لە ماناتە گەرمسیریە لە ژێر دارێکە محەرمەکە دەرسا بە مناڵەکان ئەژن پێ مەدرسە لە سێوەردارەکە مەدارس درەختی ئەمانیانە زۆر مەدرسە حەساو کردگە باوجودەوانە 5,000 دانە کلاس کەمبودی هەست. ئەمانە گشتی لە ڕاستای سوالەکەی جەنابتانە فشار حکوومەت بۆ تەحسیڵ کەنیشکەل بەڵێ بیان نێرێتە ماڵەوە بێژە ئێوە ژنن ئێوە دەرەجە دوون ئێوە ئەزدواجکەن ئەزدواج ئەمریکی ئیسلامیە دینیە فڵانە مزاڵگەلێکیشیان بۆ تێرنەوە لە ژنگەلێکە
کە واقعیەتی شیوانیە بەناو فاتمە و زارا و ئیکس و ئیگرێت و لە نەهایەتە کل تەلاش جمهوری ئیسلامی بۆ خانەنشین بە ماڵە و ناردن کەنیشکەل و ژنگەلە کە لە ماڵەوە فێربن لە ماڵە دانیشن تا ئەوەی کە بێنە ناو جامعە و کەنیشکی 12 ساڵە پەلکەکەی بۆ ڕێبەعنوانی ئەحتراز پابنێتە بە عەکسەکەی خومەینی و خامنەییە لە ناو مەدرسەکانە شعار بات سرودگەلێک خوێنن کە مەمنوعیەتی هەست لە ناو جمهوری ئیسلامیە بەڵێ بەم دەلیلە حکوومەت فشارە خاتە سەر کەنیشکەل بە تایبەتی بۆ تەرک تەحسیڵیان. دەست خۆش بێ کاک بوریا ئەم پرسیاریشە زۆر ڕەفتی هەیە بە بابەتی بەرنامەکەیشەوە لێدان ئەشکەنجە و ئازارە هەم لە کچانەوە هەم لە کوڕاندا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کە هەروە بینیمانەوە دەمە دەستگا دەوڵەتیەوە بووە بە دیاردەیەکی باو بە جۆرێکە ئەگەر دایک و باوکی منداڵانی ئەشکەنجەکراویش بیانەوێت سکاڵایک بکەن بە جۆرێک لە جۆرەکان خۆیان محکوم دەبن. پرسیارەکەم ئەوەیە کە منداڵان تووشی چه قێرانێکی ڕۆحی دەبن و چۆن لەو بارودۆخە ڕزگاریان بێت. ئەوڵن مەسلەی کە کاکسانان نیشانی پێکرد مەسلەی ژنان هەر ئیمڕۆی چێمە لە ئاعتراض پەرستارانە بینیمان واقعاً ژنان تەسلیمیان گرتووە لەگەڵ ئەم ڕژیمە هەمە جانبەت دەرکەوە ئەوە خۆی زۆر زۆر ئومیدبەخشە بەرحاڵ ژنان ناو کۆمەلگای ئێران زۆر لەگەڵ خشونەتی گەورەی دائیمی ڕۆبەڕوو بوون و حتا بە عمر جمهوری ئیسلامیش مربوط نییە بەر لە ئەوەی کە هەر خشونەت عەلەی ژنان زۆر بووە ئەنێ جامعە ئێران زۆر بدێکارە بە ژنانەشێ قەرەوی کاتەوە ئەوە وەری لەسەر خشونەت لەسەر مناڵ و خشونەت یا بە تۆر کولی کۆمەلگای کە خشونەتی لێوە لە هەر سنع و ساڵێکا بێت خشونەت وێرانگەرە یعنی خشونەت کلەن ڕۆشت و تەکامڵی ئینسانی لە بینەوە خشونەت ئەواقبی جبران ناپەزیری هەیە حتا بۆ نەسڵگەل دوایی ئێمە تۆ تماشاکە مەسڵان ئیسم من نازانم ئامار ئێران دەقیق چەندێکە وەلێ خشونەت نسبەت بە مناڵان یا ژنان بە تایبەت بە ژنان UN لە ساڵە ئامارگەرێکە دات کە میانگین 75,000 ژن لەو شوێنگەلاوە ئامارە گیریە دیسە من متمێنم پاکستان و بەشێک فرەی لە هند و عێراق و حتا ئێران و ئەوانە جزۆ ئامارە نین چون ئامار ناگیری لە زۆر لە وڵاتەکانە وەری باوجود ئەوانە 75,000 ژن لە تەریق یاشوەکانیانەوە و یا لە تەریق نزیکترین کەسەکان خۆیانە وەکو برایان یا باوکیان ئەکوژگێ مناڵی کەنیش کرد بۆ جۆرە مناڵی کەنیشک زۆرێکیان یعنی بەدەست ئەو کەسانەیە کە مەشیای نەهایەت ئیعتماد و نەهایەت ئیتمینانیان بووە پێیان و ئەحساس ئارامشیان کردای لایەنەوە ئەکوژگێ لە نەتیجە خشونەت هیچ ئێمە لە کۆمەلگای خۆمانەوەکەی وەختی قساکەین دەوڵەت خشونەت بارترین نیروی گەورەیەکە کە مۆجودە یعنی بە هەر شتێک بە خشونەت دروستەکە لە نەتیجە ئاساوارەکانی نەخۆشیکی ڕۆحی ئیجتیماعی گەورە هابەشۆنیەوە من مطمئنم ئەگەر جمهوری ئیسلامی لە بێم بچێت ئێمە دەیان ساڵ بۆ ئەو کەسانە حتا کە ئیسم مناڵن حتا ئیسم مناڵن و یا حتا بە دنیا نەهاتوون ئەم دێقەوا من تۆ بەیەکەوە قساکەین ئەشی لەسەریان کار بکەین تا بتوانین ئەو ئاسەوارە ڕۆحیە ڕەوانیە وێرانگەرە کە لەسەر خشونەت جمهوری ئیسلامیەوە واردیان بووگە یەواشەش پاکی بکەینەوە بەنابەرین ئێمە مەسەڵەن نەسڵهای نەسڵ ئەبێ کار بکەین بۆ ئەوەی کە ئەم خشونەتە بەتەرەف بکەین ئێمە ئەشێ جبران نوعی جبران خەسارەت بکەین بە لەحاظ قانونیەوە نسبەت بە مناڵان نسبەت بە ژنان ئێمە ئەگەر گەرەکمان بێت یعنی ڕێگە حەل نیشان بدەین ئەوە ڕێگە حەلی نییە تۆ خشونەت ئەشەی لای بێت یعنی خشونەت ئەشێ نەمێنێت لە باشە چیەکەی بۆ ئەوکە خشونەت نەمێنێت لەژێ لەگەڵ جریانێکە یا کەسێکە یا دەوڵەتێکەوە خەریکە لە تەرێ خشونەتەوە هەموو کارەکانی باتە بەرەوە ئەبی مبارەزە بکەیت
هەر شتێک ئیتر لە ئێرانە لە جریانە هەیە بنابراین ڕێگە حەل تەقابڵەتە خشونەتە ئێمە لە سەدحێکی چکۆلا وەکو مەدرسە وەکو ناو مەحەلە وەکو ناو خانەوادە خۆمانەتانی زۆر کار بکەین و بە نەزەر من ئەبێ بکرێت یعنی ئێمەشی لە ژیانی شخصی و خانەوادەی خۆمانە نیشان بدەین کە ئێمە بە دوور لە خشونەتی و نفرەتمان لە فەزایکی خشونەتبار بەڵام لەوە واوەتر زۆر مهمتر ئەوەیە کە ئەو کەسێک کە بانی و عامڵ عەسڵی ئیجرای خشونەتە کە حکوومەتەکەیە ئەبێ لەگەڵیان مبارزە بکرێت و تازە ئەگەر تۆ خشونەتەکەت لە هێشتا ئەتوانی ئەو عانە ئێنەرژیت بێت ئیمکانات بەدەستەوە بێت بۆ ئیمکاناتەوە بەرنامەڕێزی بکەیت بۆ ئەوەی کە ئەو عەواقبە لەسەر خشونەتەوە وارد بووە تا بتوانانی یواش لە طریق ڕەوانشناسە و لە طریق دەرمانگە پزیشکیە و لە طریق دەرمانگەهایەکی گەورەی ئیجتیماعی وەرزشی و خەڵکیە و بتوانی مەسەڵەن ئەو فەزا بگۆڕیت و ئەوانە بەنابەرین من ئەگەر هەڵگەڕبووم بۆ پرسیارەکەت بە نەزەر من ئێمە ناتوانین بە چواکەلی من تەوزیحی بدەین کە باشە چۆن خشونەت لەبێ نەبین ئێمە مبارزەیەکی توولانی ها لە ڕێگەمانە بۆ بتوانین خشونەت لەبین بین وەلی ئەم جنبشە وایتە ها بە ڕێگە لە ئێرانە من مطمئنم نوک حملەکەی هەر بۆ خشونەتە سەکە هیوادارم هەرچێ زووتر ڕۆشت کات و موافق بێت. زۆر سپاس. کاکسانان ئاماژەتان کرد بەوەی کە کچان لە مەدرسەکانە بەلابردنی ڕووسەری بە وتنی درۆژم و نازانم بە ئەوەی کە ڕووسەریەکان ئەکەن بە شێوێکەوە لەبان بەرزاییەکان و سەر ڕایویش ئەزان ئەیانگرن ئەمە خۆ بە ئەم مقاومەتە ئەم خۆڕاگریە ئەم تێکۆشانە حاشا هەڵنەگرە و دەمەوێت بزانین ئەو مقاومەتە ئەو خۆڕاگریە کچانە لەلایەن مامۆستایانەوە چۆن ئەتوانین تەقویەت بکرێت؟ بەڵێ ڕاستیەکەی من فکرەکەمەوە با تەوەجۆ بەوەی کە حکوومەت لە ئەم 45 ساڵات تەلاشی کرد کە نەسڵێک لە معلم دروستکات معلمی بەسیجی و معلمی سەرسپوردە و معلمی خاهەر زەینەبی بەڵام لەوەیچە بە نەزەری من تووشی شکست بوو خۆشبەختانە لە سەراسەر ئێرانە معلمگەلێکی باشەرەف و بە جورئەت هەن کە تانیگیانە بەرحاڵ تا حەدێک ئەوانش تەئسیر مستبەت خۆیانیان بێت لەسەر کەنیشتگەلێکە ئیمڕۆ ئەوە دیارە کەنیشتگەل خۆیان متاڵبەگەرن لە ئیمڕۆوە بەڵام دیارە بێ معلمگەلێ خاصیش ئەو دانش ئاموزە ئەو محەسڵە بەرجستە و باشەهامەتیشە شاید دروست نەبێت بۆیە من فکرەکەمەوە معلمگەل خۆیان بە عنوان بەخشێک لە ئەو جامعە لە ئێرانە تەئسیرە فرەفرە مثبەت و باشیان بووگە لە دروستکردن نەسڵێکی لە کچان و لە ژنانی متاڵبەگەر و باشەهامەت لە ناو ئێرانە. با تەوەجۆ بەوەیشە پێشتریش وتم کە دانیشتجوگەلێک کەنیشت فرەترن لە کوڕگەل لە جامعەی ئێرانە بەڵام یەکێ لە گەلێکتر کەوێتە باعثەوەی کە ژنگەل دووبارە زۆرتر تەلاشکەن بۆ خۆیان بۆ جامعەیەکی مەدەنیتر و تا حەدێک بالاخره حەق و حقوق ئەوانیشی تیا پارێزراوە بێت کەنیشکێکەوە لە دانیشگا فارغ التەحسیڵیەوە تێدە دەرەوە عەمەڵەن ئەوێتە کەنیشکێکی بێکار و خانەدار فرەتر کارەکان ئەدرێ بە کوڕەکان بە پیاگەکان لە ناو جامعە بۆیە ناعەداڵەتی گەل هەر لە خواردترین سەتح و ئەوێنیە تا ئەگەیتە بانترین سەتح لە دانیشگاکانە کوڕ و کەنیشکێکە هەمزەمان بێک و فارغ التەحسیڵ ئەوەن دانیکیان ئەوێتە خانەدار و دانیکیان مەسڵن لە گۆشێک و کارێک پەیا شاید بکات احتمال کار پەیاکردن بۆ کوڕگەل فرەترە. بەرحاڵ ئەم نەسڵە لە محەسڵگەل و دانیشتجوگەل کە پیا بوون لە ئێرانە بۆ دڵ و جورئەت و بۆ شەهامەتەوە تێنە بازار بە بەشێک لەم کەنیشکەلە کەنیشکەلێکم کە ژێر سنە قانونی و مەسڵەن لە جونبش ژینا بە عنوان ئەوەڵین ئازمایش کونشگەریە ئیجتیماعی خۆیان هاتنە مەیان لە هەر کوێنەی دنیا ئاوا کەسکەلێکە گەر بێنە ناو خیابانەکان حکوومەتەکان
تۆزی مڵایمتر تێکیانە بەرخۆر دەکەن ئەژنەمە مناڵگەلێکن تازە ئەوڵین حرەکەتگەل اجتماعیانە گەرەکیانە بالاخره خۆیان ئەوانش بوێنەوە بەڵام لە ناو جمهوری ئیسلامیە هیچ تەفاوتێکیان داننیا ئەو کەنیشتیشیانە گرد و زیندانیان کرد و ئەشکەنجە کردیان تەجاوزیان پێ کردیا و ئەعدامیش کردیان و سێشتر کەسانێکیان هانەژێر تێخ ئەعدامە گەرەکمە بێژم بەرحاڵ معلمگەل خاص و بەرزستەی وڵات لە ئێرانە تانیگیانە نەسڵێک باش لە کەنیشگەل پەروەردە بکەن و کەنیشگەلێکە لە جنبش ژینا دیمان بەچە شەهامەتێکەوە بەچە جورئەتێکەوە تانیان بێن خۆیان نیشان بن حتا با تەوەجە بەوەی کە فرێک خۆمان شاهد بوون فرێک لە مەدرسەکانیان شیمیایی کرد بە هەر شکلێت بە قورس شیمیایی یا بە هەر شتێک بە ناو شیمیایی دایان لە مەدرسە کەنیشکانەکان فرەتر مەدنەزەر بوو کە کەنیشگەل بترسن کە خانەوادەکانیان بترسن دڵهۆرە و ئسترابیان بێ خانەوادەکان بە نسبەت کەنیشتەکانەوە کە بێژن پێیان کە مەکەن بە ئاوان نەوێت بەرحاڵ با تەوەجە بۆ گشتە فشارگەلە تا زیندان و تا شکەنجە و تا ئەعدام بەڵام ئەو نەسڵە بە معلم و بە دانش ئاموزەوە نەسڵێکی مطالبەگەر و من ئومیدوارم ئەم نەسڵە بتوانێت تا سەر و تا انقلابێکی واقعی ژنیان ئازادی کاکسانان پێم وایە پەیوەندیمان لەگەڵ کاکسانانە دەنگی منە بیستی کاکسانان ئەفوکە پەیوەندیمان بوو بەڵێ 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 فەرموو ئادێ زۆر باشە دەی باشە کاکسانان گیان زۆر سپاس کاکوریا من پرسیارێکم نەما ئەگەر خۆتان قسە و باسێکتانەس وەکو ئەوەی کە خۆتان حەزکەن شتێ بێژن فەرموون من عرضێکی تایبەتی نییە فقط ئەوەی کە لە بەرنامەی ژیانەوە تەلاشەکەین بە حاڵ بە زەوایای مختلف ناو کۆمەلگا ئێشارە بکرێت زۆر شتێکی مناسب و زۆر پێم باشە و ماندوونەوەیتان لێکەم و دەستان خۆش بێ زەحمەتەکەش زۆر سپاس کاکسانان ئەگەریش قسە باسێکتان نییە زۆر سپاس دەکەم کابێروزیان مانینەوەن دەستان خۆش بێ بۆ بەرنامەی ژیانەوە هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ بەشداربوونتان لەم بەرنامەیە خۆشەویستان هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ژیانەوە تا چاوپێکەوتنێکی دیکە ماڵاوە